بەڵێ چیا زیاتر لە کاتژمێرێکە کۆبوونەوەکە دەستی پێکردووە دیارە بە سەرپەرشتی و لەسەر پێشنیانی سەرۆکایەتی کوردستانی سیروان بارزانی کۆبوونەوەکە ئەنجام دەدرێت کە کەسی یەکەمی لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەکە بەشدارن. دیارە گفتوگۆکردن لەسەر چەند تەوەرێکە بە تایبەتی پرسی یەکڕێزی نێوماڵی کورد لەگەڵ ئەوەی کە لە ماوەی ڕابردوو بودجەی عراق پەسەند کرا و پشتی هەرێمی کوردستانی تێدا جێگیر کراوە. گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەوەی ئاخۆ نێوماڵی کورد لە ئێستادا و بارودۆخی کە بەسەر هەرێمی کوردستان و هەیە بتوانن گفتگۆی لە باڵا بخێتەوە یەکڕێزی نێو هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان جاریشتر لەسەر یەک مێژی گفتوگۆ دابنیشتنەوە. دیارە زیاتر لە ساڵێکە کۆبوونەوەی لەم جۆرە بە تایبەت نەکراوە کە لایەنە سیاسیەکان کەسی یەکەمی لایەنە سیاسیەکان بە یەکەوە کۆبوونەوە. دیارە لە مانگی سێی ساڵی ڕابردوو بە هەمان شێوە لێرە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە لەسەر پێشنیاری سەرۆکایەتی هەرێمی کوردستان سیروان بارزانی کۆبوونەوەیەکی لەم شێوەیە کرا. دیارە ئەوەیە کە ئەمڕۆ لە نێو کۆبوونەوەکە گفتوگۆی لەبارەوە دەکرێت بە تایبەت پرسی دەستوری هەرێمی کوردستانە دوایەوە هەفتەی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان لە نێو پەرلەمانی کوردستان کۆ بۆ لەسەرەوەی ئاخۆ لە ئێستادا هەڵومەرج گونجاوە بۆ ئەوەی جارشتر پرسی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بێتەوە نێو پەرلەمانی کوردستان. بێگومان ئەوەش پێویستی بە وەرگرتنی ڕای لایەنە سیاسیەکانە بۆ ئەوەی بتوانن ئەم پرۆژەیە تێپەڕێنرێت چونکە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە خولی ڕابردووی پەرلەمانی کوردستانیش بە هەمان شێوە هاتە نێو پەرلەمانی کوردستان بەڵام بۆیە کۆدەنجی لەسەر نەبوو ڕای جیاوازی لەسەر بوو بۆیە ئەم پرۆژە تێنەپەڕێنرا و نەبووە پرۆژەی یاسا بۆ ئەوەی دەستوری هەرێمی کوردستان دابدرێت چونکە لە ئێستادا زیاتر لە 30 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان هەیە بەڵام تا ئێستا خاوەنی دەستوری خۆی نییە. وارووا چەند تەورێکی دیکە گفتوگۆی لەبارەوە دەکرێت بە تایبەت دوای سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان سیروان بارزانی بۆ فەڕەنسا و چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ ماکرۆن و چەند کۆبوونەوەیەکی دیکەی لە وڵاتی فەڕەنسا دەرەنجامی ئەو کۆبوونەوانە لەگەڵ لایەنە سیاسیەکان گفتوگۆی لەبارەوە دەکرێت دەخرێتە ڕوو. هەروەها دیارە پرسی هەڵبژاردننی عێراقکە لەگەڵ نزیک بوونەوە کە بڕیارە لە 10 ئۆکتۆبەری ئەم ساڵ هەڵبژاردننی عێراق بەڕێوە بچێت تەورێکی دیکە دەبێت لە گفتوگۆکان لە نێوان لایەنە سیاسیەکان و سەرۆکی هەرێمی کوردستان. بۆیە چاوەڕێ دەکرێت دوای ئەوەی کە ئەو گفتوگۆیانە کۆتاییان پێدێت و کۆبوونەوەکە تەواو دەبێت کۆنگرێکی ڕۆژنامەوانیش بکرێت بۆ ئەوەی دەرەنجامی کۆبوونەوەکان بۆ دەستگا ڕاگەیەنەکان و ڕایگشتی ئاشکرا بکەن. بەڵێ زانیاریەکان لە کاتی بۆری زانیاری زیاتر دەگەڕینەوە بۆ